کۆماری ئیسلامی ئیران هەر لەو کاتێدا مەزراوە و هاتووەتە سەردەسەڵات هەر 4 ساڵێک هەڵبژاردنێک ئەنجام داوە. بۆ لێکدانەوەی ئەم بابەتە کاک سەید هێمن سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە لەندەنەوە لەگەڵماندایە. کاکە هێمن خۆشاتنەوە بەڕامەی کورد کۆنەکشن، جێوازی ئەم هەڵبژاردنە لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوودا چییە؟ زۆر سپاس. هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی تا ئێستا هیچ کامیان دیموکراتیک نەبوو، هیچ کامیان دیموکراتیک نەبوو، هیچ کامیان ئازاد نەبوو. بەڵام لانی کەم زۆربەی هەڵبژاردنەکان جەماوەری بوو، پۆپۆلیستی بووە، واتە ڕادەیەکی بەرچاوی بەشداری لە هەڵبژاردن هەبوو، تەنانەت ئەگەر لە ترسان بێت. بۆ وێنە ئاخرجار 4 ساڵ لەمەوبەر کە هەڵبژاردن بەڕێوە چوو، سەر باخەوەیکە هیچ کام لە کاندیدەکان واتە ڕوحانی کە دوای بوو بە سەرۆکۆمار و ڕئیسی کە دوای بوو بە سەرۆکی دەستگای قەزایی، هیچ کامێکیان بەدڵی خەڵکی نەبوون. بەڵام زۆرینەیەکی 173 خەڵک دەنگی پێدان، بەشداریان کرد لە هەڵبژاردنەکەدا، لەبەرەوەی کە لانی کەم لە قوڵایی کارەساتەکە کەمکەنەوە. ئەو جار وێ دەچێ ئەوەش نابێت، وێ دەچێت ڕادەی بەشداریکردن لە خەڵک بگاتە کەمترین ئاستی خۆی لە 42 ساڵی ڕابردوودا، ڕەنگە ژێر 120 و ڕەنگە ژێر 125 ئەگەر ساختەکاری نەکرێت. هەرچەند ساختەکاریش دوژوارە ئێستا وەکو جاران نییە، لە ڕێگای ڕاپرسی جۆرا و جۆرەوە دەکرێت بڵانین کە خەڵک چەندیان بەشداری کردو. ئەوەشان بیدەمەوە کە 2 ساڵەوە پێشش کە هەڵبژاردننی پارلمان کرا، کەمترین ڕادەی بەشداری تۆمار کرا کە خودی ڕژیم کوتی 140، بەڵام دەگوترێت ژێروی 130 بەشداریان. بەس کاکی من، ئایا هەر کاندیدێک نوێنەرایەتی ڕەوتێک یان پارتێک دەکات و کارنامە و پلاتفۆرمی جیاوازیان هەیە و جیاوازی ئەم کاندیدانە لەگەڵ ئەوانەی پێشووتردا چییە؟ بە هیچ شێوە ناتوانانی وەکو وڵاتێکی وەکو ئەمریکا کە دەبینی مەسەڵەن دوودانە حیزبی سەرەکی هەیە، دەیان کاندیداتۆر سەرەتا لە ناو خودی حیزبەکەدا ململانە دەکەن هەتا ببنە پاڵێتراوی یەکەمی حیزبەکەیان. دوایی لە ساڵێک پێشترەوە هەموو کەس دەزانێت کە 2 کەسی سەرەتا شێ سەدان لاپەڕە مانەفیز دەنووسن دەیدەن بەلایەنە سیاسەکانی دیکە یان بۆ بیرڕای گشتی. لە ئێرانێک کەس نازانێت هەتا کوونێ هەفتەی بەر لە 2 هەفتە بەر لە هەڵبژاردن کەس نازانێت چێ دەنگ دێنێتەوە چێ دەنگ نایێنێتەوە. تەنانەت جاری وایە کەسی زۆر نزیکی لە دەسەڵات وەکو لاریجانی لە ئاخر دەقەدا وەلا دەندرێت. ئەوانش کە بە هەڵدەبژێردرێن و ڕێگە پێدەدرێن کە بچن لە خۆکاندید بکەن، تەنیا دەتوانن دروشم بدەن و هێندێک قسەی گشتی بکەن بەبێ دیتەیل، بەبێ پرۆگرام، بەبێ دیارەکردنی قۆناغەکانیان. ئەوەندەیە کە تەنیا دەتوانن زۆر بە توندی ڕخنە لە یەکتر بگرن لەسەر مۆزوعاتی کە حکوومەتیش بۆی دیاریکرد. بەس جیاوازی کەیە کێ بباتەوە ئەگەر ڕێفۆرمیستێک تۆندڕەوێک سۆڵگەرایەک و یاخود کەسێکی سەربەخۆ؟ لانی کەم لە سەردەمی 97ەوە کە خاتەمی بوو بە سەرۆکۆمار هەتا ئێستا زیاتر لە 5 سەرۆکۆماری جۆرا و جۆرمان بینیوە، 5-6 هەڵبژاردن کراوە، ڕێفۆرمیستیشان هەبوو، بناژووییشان هەبوو، معتەدیل و مۆدێڕیتیشان هەبوو، بەڵام هیچ گۆڕانێک نەکراوە چون سیاسەتی ناوخۆ و سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی لە دەست سەرۆک کۆماردا نییە. ئەوە ڕێبەرە کە لە 1989 هەتا ئێستا 32 ساڵە بۆتە سەرۆکی یا بۆتە ڕێبەری یەکەمی ئێران. ئەوە ڕێبەرە کە دیاری دەکا کە سیاسەتی ناوخۆ سیاسەتی دەرەوە چ بێت. هیچ گۆڕانێکی نەکراوە و هیچ هەڵبژاردنێکی بۆ ڕێبەر ناکردرێت. کاکی من، ژنانی ئیرانی هیچیان لە پیاوانەی ئیرانی کەمتر نییە، زۆر ئازا و بەتوانان، بەڵام لە هیچ هەڵبژاردنێکی کاندیدێکی ژنمان نەبینی و یاخود ئەم کاندیدانە چۆن دەڕوانە مافەکانی ژنان؟ بەڵێ هیچ کات تەنانەت لە ئاستی کاندیدیشدا نەبوون. ئەوەش دەگەڕێتەوە بۆ قانونی ئەساسیە دەستوری بنچینەیی ئێران کە باز لەوە دەکات کە سەرۆکۆمار دەبێت لە ڕۆجال بێت، یعنی پیاو بێت. هەرچەند هێندێک ڕێفۆرمیست و حەولیاندا کە وشەی ڕۆجال یا پیاوەکان تعبیرکەنەوە بە دەکرێت ژنیش بێت، بەڵام تا ئێستا بەکردەوە هیچ ژنێک تەنانەت بۆی نەبووە کە خۆ کاندید بکات، بێ ململانە بکات چ بیا بۆیکە سەرۆکۆمار. من پێم وایە هیچ کامیان جیاوازێکی بیرو بۆ چوونیان نییە بەنسبەت مافی ژن. ڕەنگە هێندێکیان بە سەراحەت باز لە پێشێلکاری مافی ژن بکەن و بە ئاسایی و یاسایی ناوبەرن، هێندێکیان بێدەنگی لەسەر بکەن. دەنا بەنسبەت مۆزوعی ژن هیچ فەرقێکان نییە.
کاکی من بە کورتی فاکتەری سەرەکی لە دەنگدانی ئەم جارەدا چییە؟ دەنگدان بەشداری نەکردن گەنی بەرچاوترین فاکتۆری ئەو هەڵبژاردنەی کە ڕۆژی جمعە بەڕێوەرەچێت ڕادەی مێژوویی ئەو کەسانەی کە حاضر نین واردی ئەو شانۆگەرێ بن و بەشداری نەکەن ئەوە دەبێتە شتێکە لەسەر ئەم هەڵبژاردنەدا دەمێنێت. باشە. هێمنە سەیدی لێ کۆڵێر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش.